Messi! Valla bas geliyor, yok var. Ha? Güzel işte. Ne faal? Ha? Yani o lazım. Ne de şimdi savaş için gibi. Afırsa da ne de işte. Dashto! Sen! Dediğim gibi öyle bak. Kendi Ora cá. É, daqui. Não, vem para a cidade, né? No. Good. É. Nasıl taşıyorsun? Kız kamerayı. Дашто? يا حسام والله ناس عندهاش Salve da qua. Salve lì.
Allah. Hemen. Muhammed. واسطة Çeste herifhane. Çele herifhane telefonu çıkın. Telefonu çıkıp zan çiliyor. Devam. خلفهم رد خلفهم كمان في ضروري تعادل بدل يبدا صفر يبدا صفر ظهر صفر تعادل تعادل Ty się nie też.
كان جاتيرا Kaçıyor. كان جاتيرا يا حقي كارد لا من كان جاتيرا جت لنا ايوه كان جاتيرا يعني يعني كذي يعني الى يمشي Hadi. هو كان جاتيرا Hakam sonrasıyla ha. Nasıl yapalım? تكافل هذا شكل عينه Deve Kurbanı da bine dere. Sıra bine dere. سيدي يقطع لا بين الدكتور بطل حاسب زي حاسب اقرا شو بيت مساعد ثاني كمان كده زور تحفيز برو خلطيب شيء بابا
بطل 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 والله تليفون شوفهم تقول لك يا اخي بخاي يعني تصير والله نظام تصير Ay sahip bu. دسخوش دسخوش خلي ادي اخوتي بس هيك ويني بس يوم نادي يوم السجن هذا التفاح هذه انا عندكم مش مدري ايش يكتب الجامعه Gel zararı.
Orası açtı. Burası bile yapıldı. Burada çıktı. Güzel geçti. Çağırı köpekleri. Her صار دفاعيات زور مثلا لكن يزخنا يوم يخبانا يبقى شايلة Bir bazı düşüyor. Neydi ben? Tebrik edeyim de. Ağzını yap. Zvaneti audiosyla değişim olmasın.
gitme. Tabii ki. Tufani yok. يقول لك يعطيك فرصتك. Dedi ne oğlum? Hayır. Şeyle grup eşi bağıştılar. همو شيء بس يجي Yok çıkıyorlar. همو كمان كاميرا. صح جهان تعال جهان. لا جدول. ثاني شو شيء هريش شو شيء ايش بعد كذا همو شيء همو تعادل يقدر تعادل وعرف ايش حاجه يكون
هات يا دولا دي بخون يبقى تأخير أريولا لا خلاص كوزنشي بس تو كوزنشي عليها ولا خلق يقصر
تشيل حكم حكم سيام حكم رونالدو حكم رونالدو بكراشا
Sereviz.
بەڕاستی تەواوی هەولی خۆماندا بەس ئەوە بوو یانێ سنوور زوو دەست پێش خەریان کرد بە دوو هەڵی فەردی خۆمان گۆلیان لەمە کرد ئەوش بوو بۆ ئەوەی گەمەکە بە سوودیوان خلاص بیت سێ گۆلیان بەرامبەر بە گۆلێک دۆڕاندمان خەتای خۆمان بڕاستی ئێستا ئەمەلمان نمایە یانێ سنوور تا عەدەشی زۆر بەسەکەتەوە ئەمە ئەمەلمان تەواو کەم بوو. سەرەتا ئێمە بەشداریمان کرد لە جامی کوردستان بۆ تۆزێک یاریزانمان لاو بووین سەرەتا بەشداریگەم لە جامی کوردستان بەەوە بوو بڕێک ئەزمون بە ئەو یاریزانانە پەیدا بێ ئێمە یعنی یەک یاریزانمان لە دەرەوەینە هەموو یاریزانەکە لە ناو خۆیە بەڕاستی بە هەوڵماندیبوونی ئەوە چەندین ساڵە ئێمە ئەو کۆمەڵە گەنجانە پێکەوە تەنسیقێکی باشمان پەیدا کردیە وعدماندا بوو کە بە سێ خاڵی ئەو یاریە بگەڕینەوە سۆرۆن و دڵی ئەو جەماوەرە خۆشەویستە خۆشکەین بەڕاستی هەندە ساڵە چاوەڕوانی ئێمن بەڕاستی یاری ئەمڕۆی جیهانی شانێکی باش بوو بەس ئەلحەمدولیلا لە بە ئەنجام و بە یاری ئێمە زۆر باش بووین لە هەموو یاریزانەکەمان ڕازی بین دەستخۆشیش لە ڕاهێنەر و هەموو ئەو جمهورە هەندارە خۆشەویستانەکەن کە لە سۆران و هاتینێ هەان یانە سنوور بدەن یانە سنووری شەڵا پرۆژەی گەورەتری هەیە ئەو قۆناغە بەسەبکەوی پرۆژەی باشتری هەیە ئینشەڵڵا یانە سنووریش یانێ هەموو سۆرانە بخۆی بە خەڵکی سۆران هەمووی هاندەرێکی زۆری هەیە یانێ سنوور ئێمەش ئینشەڵڵا ئەوی لە تواناماندابی ئەوی لە قاسماندابی پێشکەشی ئەو نادیە دەکەین بە ڕوح و بەگیان.